بینەرانی ئازیز و خۆشەویستم کاتەوە هەموو کاتێکتان شاد لە بەرنامەیەکی ترا هاتمەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو هاوتووی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە برامی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیزمان لەگەڵا و توێژەکەین سەبارەت بە حاکمیت و دەسەڵاتدارەتی شۆڕایی و پارلمانی. پێشەوەی پرسیارەکانم ئامادە بکەم پرسیارەکانم مەتراکەم ببوورە. ئیبراهیمی باتمانی ئەگە دەنگی منە بیسی بەخێرەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم بەڵێ دەنگتە بیسم. زۆر سپاس بۆ تۆش برامی باتمانی. هەروەکو مەوزەی بەحسەکەم معرفی کرد بەحسی ئەوڕۆمان سەبارەت بە حاکمیەتی شوڕایی و حاکمیت و دەسەڵاتدارەتی پارلمانیە. هەروەکو بۆ خۆت ئاگاداری حیزبی حکمەتیز زۆر لەسەر ئەمە پێدا دەگرێت کە تەلاشەکە جامعەیەکی ئازاد و بەرابەر بەدی بێنێ بۆ ئەم ئازادی و بەرابەریە تەلاشەکەوە باشترین ئالترناتیڤیش بۆ ئەم دەسەڵاتداریەتی کە خەڵک بۆ یەکجار بۆ هەمیشە ڕزگاریان بێ بەدەست ئەم هەمووە بەدبەختی و مەینەتی و ڕۆژڕەشیە باز دەواکە کە دەسەڵاتدارەتی شۆڕایی. ئێوە بۆ بینەرانی ئێمە تەوزیع بدەن تەفاوەتی حاکمیەتی شۆڕایی و حاکمیەتی پارلمانی کە ئەلان بەئێستا لە هەموو دنیا بەڕێوە ئاسێت بەڕای ئێوە تەفاوەتەکانی چییە و تۆ چۆنی تەوزیعەدەی فەرموو. بەراگشتەی سڵام ئەگەێنم بە بینندگانی ئەزیز و ئومێدوارم هەر حاڵتان خاص بێ. بەحسەکە بە نەزەر من ئەگەر من ئاوا بەحسەکەم بەیانەکەم چون مەسەلەی پارلەمان و مەسەلەی سیستم تەبەقاتی ئیمڕۆ گشتی لە تەواو دنیا هەست، تەنیا مختص بە ئێران و بە کوردستان عێراق نیە، لە هەموو شوێنێک ئیمڕۆ سیستم نظام سەرمایەداری ئەم ئۆرگانەی لێ دروست کردیە. بۆ بۆنەوە من قسەکەم ئەوەسا ئایا من سوالەکەم لە مردمەوەسا واقعان یا قسەکەم ئەوەسا ئایا هیچ دەورانێ مردم بە ئەندازەی ئەم دەورانە تەبعیض تەبەقاتی هیچ دەورانی ئەوە نەبووە، هیچ دەورانێک شاهد ئەوە فەقر و فەلاکەت و مردم ئیمڕۆ گریبانگیری بوونە لە هەرچی جوانبە و هیچ وەختە ئەوە نەبووە، هیچ دەورانی ئەوە شەڕ و بنیام کوشتن و نازانم دروستکردن تروریست و هەزار جنایەت و ئیمڕۆ لەسەر بەشەر هاتگە هیچ دەورانی ئەوە نەبووە، هیچ دەورانی ئەوە بەر مردم لەژێر فشار ماڵی و برسێتی و نەداری و ئاوارەگی و دەربەدەریە سابقەی نەبووە. هەر بەو بوونەوە ئەم دەورانە ئەم دەوران معاسرە یا ئەم قسەوە منەژم ئیمڕوە ئەمە لەژێر سیستمێکە ئەم مردم ئەمانە بە چاو خۆیانێ بەناو سیستم سەرمایەداری بەناو سیستم چینایەتی و ژێر سایەی ئۆرگانێک ئەساسی ئەم سیستمە کەسیفەکی مناوی پارلەمانە. ئەم پارلەمانەی لەوە ئیمڕوو لەسەر دنیا هەست بە تایبەت قسەی ئێرانەکەین ئەمە 11مین دەورەیە ئەم پارلەمانەی لە بوو مردم ڕۆشنەوە بووە ئایا واقعان چۆن ڕەبتێکی هەست بە مردمە چۆ دەستە گوڵێکیاندا سەر بۆیە کە زندگی و ئەم هەموو فشارەوە لە ئەوڵە و باسم کرد لەسەر ئەم مردمە کەمەوکەن. ئایا ئەم پارلەمانەدا ئیسە لایحەیەکی تەسویب کردیە بێژێ کرێکاران لە ئێرانە خەڵکی ئێران کە کرێکاران بە تایبەت لە مشتە ئەمومویە لە کارخانەیە لە هەرچێنەکان ئەشێ خۆیان تەشەکولی ئازاد و نوێنەر خۆیانیان بێ؟ ئایا ئەم پارلەمانتاریزمە تەسویب لایحەیەکی تەسویب کردیە بێژێ ناوێ حەجاب ئەجباری بێت؟ ئایا شتێکی تەسویب کردیە بێژێ ناوێ ئیعدام بمێنێ؟ ئایا شتێکی تەسویب کردیە ناوی بێژێ کارکردن لە مناڵ مەمنوع؟ و هەزار سوالتر هەست لەم ڕابتەوە. وەختی هیچێک لەمانە نەناکە خۆی یەکێک لە عامڵەی سەرکوبە ئەگەر تماشای تەرکیبەکانیان کەین گشتیان پاسدار بنیام کوش شکەنجەگەر قاتڵ دزن و چ ڕەبتی کێس بە منەوە و پارلەمان چ ڕەبتی کێس بە زندگی مردمە و ساڵی 4 ساڵ دەپەیک لە ئێران ئەم بشەخەسەن قاوەکەن تەبلیغات دەکەن بە سدا و سیما و بە رادیۆکی ئەو رادیۆ ئەو سدا و سیما و ئەو هەموو ئۆرگان تەبلیغاتی وا هەستیان بە پۆڵ و بە هەزینە و بە ماڵیات ئەو مردمە ئەچێتە بەرەو خەڵکەکە رادیۆ تەلەڤیزیۆن 150 ملیارد لە ساڵە هەزینەیە بە پۆڵ ئێوە چێتە بەرەو ئەمە هیچێکی بۆ ئێوە نییە. نیروی ئەمنیەتی و سەرکوبگەری گشتی بە پۆڵ ئێوە خەریکە لە سەرپاوە ڕایان گردێ بە هەزار ئۆرگانی و ناوێ ناوەم وەلی گشتی دوژمن ئێوە. هەر بۆ بوونەوە قسەکە سەر ئەوەسا ئیمڕۆ ئەم پارلەمانتاری وا ساڵی 4 ساڵ ئێوە ئەوە نەپای ڕەو بێن نمایندەی خۆتان بن دروی گەورەست
دروي گەورەس یەک شەعبە دەبازی واقعیە کەڵاوبەرداریە هەر ڕێکە بە تۆستێنێ ئۆلا ئەچێ تۆ بەمەد وەیە پرسم کامتان تایسە چاوتان کەوتێسە دانەی پارلەمانتاری و تەکیا قسێکەن ئایا ئەسەن هەر ئەیوینی نامەیەکی بوونی سێسەن جواوتەگاتە و ئەسەر احترازیەکەی چوست خۆ کریا احترازی کریا دەستوریاندا قەتڵ ئامیان کەن لە 96 و لە 98 و جواو ناوێنەوە بەس بەو بوونەوە ئەم سیستم سەرمایەداریە ئەم ساختار پارلەمانیە بێڕەبترین شتێکە بە مەردم ئەمە ستاپتی کردیا امتحان خۆی پەستاگە تەجربەی 100 ساڵە ئیسە من ناچمە 100 ساڵەکەی لەم 50 ساڵە تماشاکەن وەختی ئەمەسا سوالەکە ئەمەسا وەختی ئێمە حزب کۆمونیزم کارگەری حکمەتیس خەریکین دەسەرمە ئاگاکاریەکەین خەریکین دەسەرەوە ئەیژین ئەسێ حاکمیەت شۆرایی بێت خەریکین دەسەرەوە مردم ئەیژین بەم سیستمە فکرکەنە و بەو بوونەوە ئەمانەمانە دیە و ئەمانە مردمیش دیە تەجربەیان کردگە پارلەمان ڕەبتی بە بەشەرە و نییە پارلەمان حەفاظەت لەو سیستم سەرمایەداریەوەیەکە کە ئەقەلیەتێکن لەو جامعە بهترین ماشینیانست بهترین ماڵیانست بهترین خەڵکارە دوکر ماڵەکانیان بهترین سەفەرەکەن ئەوەیە کە غەزای خۆشمەزە بۆ خواردیانە ئەوەی کە ئەمکانات بۆ لە اختیاریانە هەموو شتێک ها لە اختیاریانە لە حینێکە مردم لەژێر فەقر و فەلاکەتە خەریکن زندگیەکە ئەمە چۆن نمایەندەی منێکە بە بۆ بوونەوە حزب کۆمونیزم کاگەری حکومەتیست پێشنەهادەکە و خواهان ئەوەسا و تەبلیغ ئەوەیەکەین و ئێمەی کۆمونیستەکان تەرویج ئەوەیەکە تەبلیغەکەین کە باشترین ئالتەرناتوی دوای سەرنگونی جمهوری ئیسلامی ئەسێ شورایی بێت ئەگەر گەرەکمانە بەمان ئای واقعیەکەی گەرەکمانە لەدەست ئەم هەموو نائەداڵەتیە و لەدەست ئەم بێگانەگی خۆمانە و لەدەست ئەوەیەکە لە خاڵەتمان ناگەن لەدەست ئەم برسکێتیە و لەدەست ئەم گەرانی و ماڵوێرانی و ئاوارەگی و سەرکوب اجتماعی و سیاسی و هەموو شتێک وە هیچ حەق و حقوقێکمان نییە ئەگەر گەرەکمانە لەمە نەجات پیاکەین ئەشێ لە پارلەمان ئەشێ لە سیستم نیابەتیان ئەشێ لەم دموکراسی قولابیانە ئەشێ لەم حقوق بەشەر قولابیانە ئەشێ لەم قسەی تەبلیغیان و ئەم دەمپڕکردیانە ئەشێ لەمانە عبورکەین ئەشێمانە فراموزکەین بوو جارێک باوە تاریخە بیژن کۆمونیستەکانی ئەعلامیان کرد و بێمە وتیان حزب حکومەتیست بە ئێمە وتیان باشترین ئالتەرناتیو ئەوە ساشێ خۆت سەرنوشت خۆت تعینکەیت ئەشێ خۆت سەرنوشت خۆت و ئایندەی مناڵەکە تعینکەیت ئەگەر دەسەڵات لە یعنی منزورەوەی دەخالت لە خوار و ئەم خەڵکان شارێک و نوێنەرانی واقعی خوان هەڵبژێرن بڕوا بۆ سەرێ بەڵێ مەغزوم سەرەتا وەختی باس ئەو جنایەت ئەوانەمە کردو و بێ خەڵک هیچ نەخشێکێنەوە تێتە سەر ئەمە ئەشی ئەوانە فراموشکەی ئەو سیستمە سیستمی وا خۆی گەرەکیە ساختارێ وا خۆی گەرەکیە دەسەڵاتی وا خۆی گەرەکی وایندە شوراست شورا حاکمیت مردم بر مردم شورای قانون گذار و مجری قانون هم قانون داینه هم اجرای دیکا دی لازم بونه که معلوم یه سری حال کنه و کی وقت سیستم امرو خوی قانون گذاره خوی اجرای که هر لو جامعه جا زور سبرامی باتمانی قسەکەم پێ قەتە کردی پێت وایە ئەم دوو سیستمە تەبەقاتین بەڵێ سیستمی پارلمانی و سیستمی شورایی ئەگەر تەبەقاتین بۆچی و چۆن کورت بۆمان تەوزیە بدەیت تەبەقاتەکەی هالەوە مشخصە وەک ڕوژ ڕوشن پارلەمان و نازانم تەسریح مەسلحەت نظام و ولايات فقيه وام همو جروجانا وروا امروهن حتى لست دنيايا لا تركيا تماشى تركيا تماشى برلمان العراق شربت كان مردم بو خويان همو شتيكيان بو خويان همو بهمو شتي برخوردارن بو خويان آزادن بو خويان كونيشن كوناتن باوركن نازانن فولكانيان بسميرن ناتانن او نياناس لحني كان مردم يفان خالي ندار بفول حتى خريك بريق واقعا اما الشعار نية اما يك واقعيتي تنخ من اللي روباسيكم حتى فري مردم نان يبخون معلومة طبقاتية هموش في طبقاتية مدرسة كان طبقاتية تماشى من على كان وان فيها تحصيل كان دخل شكرا لبيحتين مدرسة لا عشان تا آخر أوجه حوصلين بأخونا ولي فكاوراي فقير ناتواني بول ترمنا على كان ديا تماشى محدودك كان كا بزاف محدودك دولة من كانوا بالا شارية كان شونا دولة من كان شونا ولي هم فقيرة كان شونا تماشى جلو برك من على كان يانكا تماشى كرانشينيو نداريكا
تماشای 20,000 کودک لە مترۆکان تارانە خەریکن کارەکەن مناڵ خەی هەست وەخت کاریە تماشای احتیاط و تماشای وانەکەن واچن لە ناو سەتڵشخاڵە هەزایە خوۆن تماشای وانەکەن وا لەبان ماڵە و خەریکن زندگیەکەن زندگی گەماڵ تەواو تێ تەبەقاتیە هەر بەو بوونەوە کۆمونیستەکان تەبەقاتی بیرەکەنەوە بەو بوونەوە کۆمونیستەکان تەنیا کۆمونیستەکانن دڵسوزی بوو مەردمەکەن تەنیا کۆمونیستەکانن ئەکۆشن مردم ئاگاکەنەوە تەنیا کۆمونیستەکان ئەتوانن وعدەی وعید بان ئەم زەویانە پێبەن نەخیال پەڵاو ئەو دنیا و نازانم ئیشەڵڵا و ماشەڵڵا و نازانم کات فڵان کەس پێ خاتیەکات و فڵان کەس پێ خراویەکە ئەچی مردم بەمە ئاگا بن ئەگەر گەرەکیان نەجاتیان پێ ئەگەر گەرەکیانە خوان دەستەر نووس خوان دەخڵاتکن ئەشێ حاکمیت سیستم شورای ئێمە لەبانێ و پاپشاریەکەین وەشی ئەمە مدنەزەر تەک تەک ئەو مردمە بخصوص کریکاران بخصوص جوانەکان کۆمونیستەکان ژنان و ئەنسانێک وا گەرەکیان لە ئایندیا وەک بەشەر نەفەسکیشن وەک ئینسانی ئازاد بن داوای حقوق خۆیان بێ دی زندان نەکێشن دی سەرکۆب نەکردن بزانن ئەم پۆڵ مەملەکەتە بەرەو کوێنێچێ بۆ کوێ خەرجە کردێ خەرچا کردێ دی نگران ئەوە نەوەی مناڵەکەی نادانێت لە ئایندیا مەدرسە بڕێ نگران ئەوە نەوەی وە قەوتارا جەلە جامعەکەیە ژن و پیا و بەرابەر نیە نگران هەزار بەدبەختی و ئیمڕستنەوەی ئەشی خۆی دەسەڵات خۆی بگرێ دەسەوە شورا دروستکە شورای دەتوانێت لە 16 ساڵە و بان ئەو بنیامەیدا خۆیان کاندیدکەن ئەمە جز بەرنامەی حزب کۆمونیزم کارگەری حکومەتیس یەک دنیای بهترە ئەوانەیەکەوە ئەتوانن لە 16 ساڵە و بان لە مەحەلاتە و تا شاری و تا کنگرەی سەراسەریەکەی ئەتوانن خۆیان کاندیدکەن خۆیان بوو هەر پرۆسێوا پێیان خۆشە بەرتەوان و بەر ئەستعداد خۆیان دەخاڵەتکەن هەر کەسی ناتوانێت کارەکە خۆی بواتە بەرەو صادقانە تێئەیژێ من لە مەحەلا لە ناتوانین بوو بەرەو بلا کەستم لە جێەکەی ئەمە پێیژن دەستەڵاتێ قانون گوزاری و مجری قانون ئەمە شانی بەسەر ئەمڕوە یعنی بەم معنام مجبور نین ڕاوەسن 4 ساڵ جارێ کەسێتر بێتە جێگاکەی وەختێک کارەکە ناچێتە پێشویە تواناییەک نییە سەری ئەتوانن لە ماوەیەکی کورتە ئەم ئەزل و نەسبانە بکەن و تەرەف بێن نەخوارەوە یەکێتر بەنە جێگاکەی بەڵێ وەرەدی مەسەلەی منفعەت زۆر سپاس بۆ تەوزیحەکانت برامی باتمانی پرسیارێکی ترمەدا لە رابطە لەگەڵ ئەم مەسەلەی حاکمیەتی شورایی یا دەسەڵاتدارەتی پارلمانی سوالەکەم ئەمەیە بۆچی ئەحزابی ڕاست چ لە بۆعدی سەراسەریەکەی وەک ئێران چ لە بۆعدی کوردستانیەکەی پافشاری بە پێچەوانەی حاکمیەتی شۆراییوان پێ لەسەر حاکمیت و دەسەڵاتدارەتی پارلمانی دادەگرن هۆی ئەم مەسەلە چییە و بەرعکس حزبی حکومەتی بۆ حاکمیەتی شۆرایی تەلاشەکات هاوکارەکەی ڕۆشنەمانە ئەم ڕاستەی لە هاوکارەکە زۆر ڕۆشنە بۆ خەڵک ئەم ڕاستەی دەیسە ناسیۆنالیزم کوردێ بێ یا فارسێ بێ سەڵتەنتەڵە بێ یا هەر جناحێکیانتر بێ وەختێکین دنیا چینایەتیە ئەحزابی چینایەتیە ئەمانە بەشێکن لە جمهوری ئیسلامی گشتیان تۆ فکرەوە مەکەرە و مخالفیان فکرەوە مەکەرە ئوردوگایەک نظامیان دانیاگە مەسەن بە تایبەت ناسیۆنالیستەکان ئەمانە یەکدانە خاستیان پێ بە فەقەت بەشێک قدرەت بە بە خۆیان فۆرن ئەگەڕنەوە لای جمهوری ئیسلامی ئەمانە بۆ ئەوەیەکە گەرەکیانە ئەم سیستم تەبەقاتی بەهەم نەخوا ئەم چاوسنەوە و تەبەقات و تەبعیزات تەبەقاتی بەهەم نەخوا هەر بەو بوونەوە مخالف ئەوان مخالف شۆران هیچ وەختە قسەی حاکمیت مردم ناکەن ئەوان ئەگەر قسەی حاکمیت ئەم مردمە بکەن و قاوکارە ئەمە دی ڕاستنی تشتیترن هەر بەو بوونەوە تۆ تماشاکە مەسەڵەن تماشای پارلەمان هێنکە پارلەمان کوردی لە عێراق ئەمە دی حدود 30 ساڵەهانە بەرچاو ئەوەی کە مردم کوردستان ئێران ئەمە بزانێ هاتوچوو ئەو بەرەکەن مدیاکانیان کۆنتۆڵەکەن ئەزانن هەموو شتێک ئەزانن 30 ساڵە پارلەمان کوردیە ئەم پارلەمان کوردیە چ کارێکی بۆ مردمەکرد ئەمە 105 ساڵیشە بۆ ئەوە تەلاشەکەن تحتی ناوی کوردایەتی 105 ساڵ وایە ئەسی بەهانەیەکیان بێ بەناو ئێمە کوردین و دڵسوز کوردین و بەڵێ ڕزگاری گەلی کورد و کورد حەقی خوریا و مڵ کورد نازانم خاپۆر کردیا و هەزار تەبلیغات لە حینێکە 30 ساڵەیەکە دەسەڵات هانە سەر دەسەڵاتە و نەحیچێکیان بۆ مردمە نەکردیە مردم ڕوژ بە ڕوژ بەدبەختتر بووە حتا مردم من زانم سەدام حوسێن جنایەتکار بوو ئەسەن ئەوە بەحسی ترە حتا ئیسا ئارەزوە خوازن بە گوزەشتە ئەوێنم لە حینێکە پارلەمانتارەکانیان گشتیان ملیاردرن ماڵخۆش هاتوچوو خارجیان پۆڵ فرا ئەمکانات فرا وەلی خەڵکەکە لە ئەوە وەزیەتیانە
لە باری جێو لە 15,000 زیاتر لەو مەملەکەتە لەژێر سێوە ڕەش ئەو پارلەمانە ژن کوژیاوە وەئیسش حتا مشخص نییە ئەمانە بوو چی کوشتیانە یەک دادگا یەک کار ئاگاهی ئاگاهی اطلاعاتی دقیق لەو مواردە و ئەرێ ئەم 15,000 نەبوو کوژیان لەژێر ئەم پارلەمان کوردیە بوو کوژیان وەسەر چا هەر بەو بوونەوە پارلەمان وای ئیمڕۆ عەبدەڵای موحتەدی و جەریانات ڕاست و ئەحزاب کوردی بەرەی کوردیان پێژن خەریکن تەبلیغەوەیەکەن و بەڵێمە پارلەمان مانگەرەکە و دەسەڵات مانگەر منزوریان سەر پارلەمان و دەسەڵاتەکان منزوریان سەر ئەحزابەکان خۆیان و خۆیانن گەرەکیانە هەر ئەو جۆرە یەکێتی و پارتی ئاوا گەینەتە بەو هەموو پۆڵە و سەرمایە و ئەمانیش گەرەکیانە خەو ئەوەیانە دیە هەر بەو بوونە و باوەڕیان بە شۆرانیە باوەڕیان بە پارلەمانە ئێوە پارلەمانەکان خو من باسم کرد ئەوە پارلەمانەکان دنیا خۆ ئەوینی ئەوە پارلەمانەکان ئەوروپا و ئامریکا و چین و رووسیا و گشتیان تەسمیمیان کرد تاڵەبانیان بە ڕۆژ ڕوشنا لە قڕن 21 لە بەرچاو بەرمەردمە و بەو فەر بێشەرمیە و بردیان یانە سەدبانە و سەر خەڵک بەدبەخت ئەفغانستانە ئەمە پارلەمانەکانە بەبوونەوە ئەم پارلەمانەوە ئەمان مەوردیانە ئەمان هانە منفعەت و گیریفان پڕکردنا نە دەسەڵات خەڵک نە خۆشبەختی خەڵک نە ئاسایش و ڕەفای خەڵک نە ئاگاهی خەڵک ئەمانە پارلەمان دورسەکەن جەماعەتە تر هەرە مەڵایی لەوە دادوێکە نەوکەرشابوونی سەهانات دەسەڵاتە دوارە هەر ئەو مەڵای لە جەماعەتێکیان تێنەوە بەناو ڕۆڵەی گەلی کورد ئەنە ناو ئەو پارلەمانە حکمەیە لەسەر حەجاب حکمەیە لەسەر سەنگسار حکمەیە لەسەر ژنەکان ناموستان و شرەفتانن ئەمە ئەوەیانە گەرەکە ئێمە کۆمۆنیستەکان و مردم طبقەی کارگەر زنان جوانان لە ئێرانە لە کوردستان بە تایبەت تەجربەی عێراقتانەست ناکەفتەسون ئەم پارلەمان و پارلەمانت ئەمانە ڕەفتیان بێوە نیە باشترین ئالتەرناتیڤ و دەسەڵات لەبار ئیجرایی و لەبار قانون گوزاریە و شورای منتەخەب خۆتان بوو سەرنوشت خۆتان دەخاڵت زۆر سپاس برامی بەتمانەی دیارە پرسیارم زۆرە بەڵام وەختەکەی جازەمان پێ نادا زۆر سپاس بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاسانەکەم سپاس پێ بۆ بینندەکانیش زۆر سپاس بینەرانی عەزیز و خۆشەویست ساتینە کۆتایی بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ شادی و سەلامەتیتان ئارەزوومانە